ژیان فرسەت و هەلە کە لە دەست و ناگەڕێتەوە. خاوەنی ئەم خانووە کابرایەکی چینیە. شارەوانی ئەو شارە داوایان لێکرد پێیان بفرۆشێت بۆ ئەوەی بیکەن بە جادە. کابرا وتی نایفرۆشم، ئەوە یادگاری باوکم و خانەوادەکەمە. هەرچەند پارەیەکی زۆریان پێدا، بەڵام ڕازی نەبوو. وتی تاپۆم هەیە و نایفرۆشم. وتیان ئەمە بۆ بەرژەوەندی گشتیە. پێیوتن ئەمەش بۆ بەرژەوەندی خۆم و خانەوادەکەمە، تێکی نادەم. ناچار شارەوانی جادەکەیان بە شێوەی وێنەکە قیر کرد. دوای چەند هەفتەیەک خاوەنی خانووەکە چوو بۆ شارەوانی، گوتی خانووەکەم دەفرۆشم. لەبەر ئەوەی هۆڕین و دەنگەدەنگی سەیارە ژیانی لێتاڵ کردووین. بە هەمان نرخی کۆتایی پێتان دەفرۆشم. ئەوانیش لە وەڵامدا گوتیان ئەوە فرسەتی ژیانت بوو، ئەو کاتە ناچار بووین ئەو نرخە بەرزت بدەینێ، تۆش ڕەتت کردەوە. بە چارەکی ئەو نرخەی پێمان دایت لێت دەکڕینەوە. ڕازیت ئەوە ئێمە ستافی ئەندازیاری دەنێرین، خانووەکە تێک دەدەین. ڕازیش نابیت ئەوە خۆت و خانەوادەکەت بە ئاسوودەیی تێیدا بژین. کابراش ناچار بەو نرخەکەمە ڕازی بوو، پێی فرۆشتن. هەندێک جار ژیان فرسەتە، هەندێک جاریش هینادی دەبێتە زیانێکی گەورە بۆ خۆت و کەسانی تریش. بۆیە فێر بن نەهێندە لەسەر قسەی خۆتان پێداگیری بکەن، نە هەندێ فرسەتی زێڕین هەن لە دەست خۆتانی مەدەن. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4.